پرسیار لە ئاپیاوێک کرا بەڵام پیاوێکی پیاوانە وتیان باشە فڵان کەس تۆ بۆ ئەوەندە قسەکانی خێزانت تەطبیقەکەی واتە بۆ ئەوەندە خزمەتی خێزانت ئەەکەی بۆ ئەوەی خێزانت داوای دەکا بۆی دەکڕی خێزانت داوای مەکسێکی لێت ئەگەر تواناتە بدوانی بۆ کڕسیانی بۆ بکڕە توانات هەیە جاجارێ قماشێکی بە دیاری بەرەوە بۆ ماڵ بۆی پێی خۆشە خۆشەویستی زیاترە بێ جاجار پارەی بەرێ با پێویستی بە پارەی خەڵک نەبێ تکاتان لێکم با پێویستی بە پارەی خەڵک نەبێ آخر هەر دەمری بەخوا میراتەکەت بەجێ دەهێڵی خێزانت و مناڵەکانە بیخۆنەوە باشترە بیانی بکوزاوە بیخوا حسابیشو بۆ نەکەن دوعای خێریشو بۆ نەکەن وتیان باشە فڵان کەس بۆچی داواکاری خێزانەکەت جێبەجێکی حەزی لە چییە بۆی ئەکڕی لێ ترسی تەمە لای عەشایر بەڵێ ئەڵوا لە فڵان کەس دەژنەکەی ترسێت نەوەڵا ئەمە ترس نییە ترس شتێکە و ڕێز و حرمەتی شتێکی ترە وتیان لە خێزانتە ترسی وا شتەکانی جێبەجێ دەکەیت و شتەکانی داواکارەکانی جێبەجێ دەکەی ئەوەی لە توانادا هەیە بۆی جێبەجێ دەکەی وتی ناوەڵا لێ ناترسم بەڵام وتی لەلایەنی پیاوێکەوە کە باوکێتی لەلایەنی باوکێوە ڕادەستی پیاوێک کراوە کە منم لەلایەنی باوکێوە پێشکەشی پیاوێک کراوە ئەبێ پیاو بم لەگەڵیدا چۆنە سەر جێیدا لەگەڵیا پیاوم ئەبێ لە مەسروف و لە هەموو شتێکشا پیاو بم لەگەڵیا بەڵێ لەلایەنی باوکێوە ڕادەستی پیاوێک کراوە کەواتە ئەبێ پیاو بم لەگەڵیدا پیاو ئەو پیاوەیە خێزانی زەلیلی دەبەردەستی خەڵکی نەکات قەرزاری خەڵکی نەکات کەواتە پیاوی بەغیرەت ڕێگە بەوە نادە خێزانەکەی قەرزاری خەڵک بێ و احتیاجی خەڵک بێ چەند توانات هەیە دەبێ یارمەتی دەرت بێ برای بەڕێزم تکاتان لێکم ئەمە هۆکارێکی فەسادیە کە ئافرەتان خراپ بوونا پیاوەکانیان حسابیان بۆ ناکەن پەنا بەخوا بەدڕەوشتی دەکەن خراپەکاری دەکەن